بناوی خدای رحمان و رحیم حمد و پسندان جو خدا ربه صلاة و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحاب و اتباع وین توان با حتی رجا قیامته تماشاوانن هجا ایرو د برنامه کنو یان عشیرن ما دیسا ام لپیش بریوانه لولاتکی جودا ام لپیش بریوانه لکردستان باشور یعنی یا عراقی لپایتخت کردستان لحولیر بناوی خوید اربیل ام میوانه که حجی آزادن انشالله که لیکه از که حجی بو بدما داناسین براسی ام هاتنا هولیر ما پرس کر که حجی کارکی زور جوان دکر بسدم کاری وی ما خواست ام بوا تماشاوانا را بار بکن ما تکلیفا ساس کرنا برنامه لیکر که حجی منش کنن دریه خواه و یه ریخراوی خواه یعنی سازی خواه جمعه بکر نها ام میوانه که حجی نه اون حز کن از خیرهاتنه که حجید بدم پاشه در حق سازیاوی و خباتی ویده انشاءالله بکه حجی را روبرو امه هف بیوین آخوا بدومینن که حجی بخیر هاتنه برنامه ما سرشواراتنه گو بخیر بین سر ما سر ساوما به خوشحال بین زور ام جی خوشحال بوم براستی و دریه خوی ریخراوی آخوا اجمرا وکر ام سپاسی خو پیشکشی جنابه و یه همو نونر و خباتکاری سازیا مروف دوستان بکن که حجی از خوازم بریا ام درباسی ناواروکا خبات و خدمت وی ده هولیر ده و یه ده کردستان ده ببین از خوازم تماشاوان ما و ناس بکن خب نه داناسین ناوی خو پاشناوی خو پروردهی خو از خوازم عشیر خو از خوازم اون به تماشاوان را بار بکن کلام بکن بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دوباره زور بخیر بین ست ساوم خوشحال بین براستی او ستاف و برای برزان من یخو بخیر بین ست ساوم من هاتن وانا من ناوم آزاد عبدالوهاب عبدالله مواليدم 1962 صالي حفتاونو هشتا تخرجم كردي لا آمادي بيش سازي بدري إعداد الصناعة وظيفم هبوا كاتي خوي لا برين وظيفة موظف بوما لا كاتي خوي لكارجي زقاري هولير بوم باشان تحويلي دائري كهرباء من لبشي محطات حاليا سن مانجك بيش استاهر خوم تقاعد كر بسمك زاري تفرغ بكم لبو إشي كاري خوم وخير خوازيكي خوم اما عشيرت ما مموندا هاد بخوش من برين مموند بل او ماش برين اما هر وكو ملازادين يعني مثلا بابير ما بابم بس لباب مرا لو سري تقريبا 15 يعني پشت ما هم هر بياي عيني بونا ما مستابونا استاش عندك مانتي دا كمثلا مستاش شيرزاد عبد الوهاب او براما او برايم ما مستاش شيرزاد الحمد لله يعني امس طبعا تقريبا 10 سال بزيادة خير شكاري خير خوازي وإيش خراوين يعني بيشتون تقاويد بون ودس نا بيشتريش هر بردوام بوم بلا مثل زاري يعني تفرغ بجارك وخم ساعت كر بشي تقاويد تجوي كاري روخا ما ذكر بله خدا موفق كان إن شاء الله كاك حاجي عشيرة لهوليرة يا جدري هوليرة هولير ودري هوليرش هيتمان بخوي عشيرتي ما يعني جي مركز او كده يا عشيرة بخوي اويك اما بيستبمان زياتر لمنطقه برين دشتي هولير يعني منطقه او سري كويري بيدرين او بنداني دوروبري او منطقه زياتر لو منطقه دشتي هوليري هنا دزور شويني هنا ودجدين اوانا لقر الشيخ ماموندي يقبونا عشان الشيخ ماموندي شيء اوانا يقبونا يعني يقبونا دواء اوانا جدا ابوينا وعندك بعض ذكري براس زور معلومات مني لسه عشيرتك بالضبط بله كي حاجي پروردهی آخوا ولا هولیر کر بله زانکو جی واخان زانکو و توان نکر بله جبرگ د مجارة صناعي دوم پیش وچون و زانکو دوام نکر بله
بله که حاجی براستی ما پرسکر اف خبات دوا گلک ام پیزور که پی خوش بون خباتك جوان هندكن لهوليرجي از باورم لهمو كردستانيجي كي حاجي مروف دوستان يعني ما لو حاجي سر دريدي دربازا دريدا مديد چیه معنا مروف دوستان او ناو وشکوانی يعني چما او ناو وليكر يعني معناوي چیه مرۆڤ دۆستان بەخۆی بەڕاستی ئەو ئاەتەی کە خوای گەورە باسی پێغەمبەری خوای دەکا خۆشەوی صلی الله علیه وسلم کە دەفەرمی وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمین پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ڕەحمە دە بۆ هەموو عالەم و دنیا چۆن ئێستا خوای گەورە سبحانه وتعالى هەتاوەکەی و بارانەکەی و شەو ڕۆژەکەی و ئۆکسجینەکەی لە بۆ هەموو مرۆڤەکانە بەبێ جیاوازی و پێغەمبەرەکەشی لە بۆ هەموو مرۆڤەکانە بەس لە بۆ مسلمان و ئیمانداری نە پێغەمبەر خوای لە بۆ هەموو مرۆڤەکانە لۆی ئەمەش بەڕاستی لەو ئاەتی دەرماهینە ئەمەش کاری خێرخوازی قەناعەتمان وا دەبی لەو بازنێ مرۆڤ دۆستی بسۆڕێتەوە چکە تو تەعامل لەگەڵ ڕوح دەکەی لەگەر دار و بەرد و لەگەر ئاسن و شوشە ناکەی لەگەڵ ڕوح تەعامل دەکەی ئینسانە ئەوە ئینسانە وجا هەر قەومەکە هەر دینەکە هەر یعنی هەر عەشیرەتەکە بازنەی خێرخوازی ئەلەو بازنێ بسۆڕێتەوە لەسەر ئەساسی مستحقی یارمەتی خەڵکی بدەیت چونکە ئەگەر لەو بازنەی گسکەی کێ بهینێ بازنەی دین گسکە دەبینێ بازنەی ئەوەی نەتەوە گسکەترێتەوە بینێ بازنەی حیزب گسکەتر بینە عاشیرەت گسکەتر دەبتەوە یعنی ئەو کاتی بەهای خۆی لە دەستدا خێر ئەتوو لەبەرەوەی کە باسم کرد لەگە تەعامل لەگەڵ ڕوح دەکەی دەبی لەگە هەموو مرۆڤەکان ئێستا من مرۆڤێک بێ ئینسانێک دێ من علاقەم نیست دینی چۆ ئەزیەت و ئازاری لە لاشە و لە قەلبیدا هەیە مەسەلەن پێویستی بە من هاوکاری بکەم یارمەتی دەدەم ئەمن ئەو هەر لە پێغەمبەرەکەشم فێر بوومە صلی الله علیه وسلم کە ئەو ڕەحمەتەن للعالەمین بووە کەلیمەی عالەمینیش هەر ئینسانەکان ناک بەکو دار و بەرد و نەباتات و حیوانات و هەموو شتی دەگرتەوە و فعلا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوای کرد لێ ئەمەش نامەنە مرۆڤ دۆستان ئەمە لەو بازنەی دەسۆنێ بازنەی مرۆڤایەتی کار و ئیشەکانی خۆمان دەکەین کاری خێر بله براستیجی گەلک معنا کویرە شخوا وەژی ئانی زمان يعني هون لأفكار وفكر ودي أولي مروفي فقير نانرة يا جارو فقير ويتيمة ونانرة يا أصلي جيوة يعني أفكار شد بابرابة مرف علي كاريا فقير وجارابك إسلامية شو معلومة ويجي يعني دي إسلام ده مؤلفة القلوب جهية يعني أفكار جي وجوه آية شوق قرتية ودس بيكرية باشە ئالیکاری وەژیش غیری مسلماژی تێکردن شوە دوی واری هەمان بۆ ئێستا مەسەن ئەوانەی کە ئاوارە بوونە هاتنە کوردستان ئەنوا خەڵکیان تێدا بووە یەزیدی بوونە خەڵکی دیکە بوونە عارەب بوون هەرچی بوونە بەبێ جیاوازی ئەوەی پێمان کراوی یارمەتیمان داینە ئەمە هاوکاریمان کردینە هەردینەکەش ئاوای فێرکردینە ئەمە پێغەمبەرەکەمان ئاوان پێ دەڵێ بۆ خۆی ڕەحمەتەن للعالەمین دەبی ئەوەی کە ئیتیباعشی دەکە ئاوا بیت بله یا درست چیەوە کەکی حەجی مرۆڤ دۆستان وەکەنگی دامەزراند یعنی شخوا وا بەحس کرد وەگۆ زوو دەمە دەست پێ خەبات دەکرد بوو فەرمی وەکەنگی دەست پێ فەرمی بەخۆی لە هەرێمی کوردستان بەڵێ ئەمە لە پێشترێشە لە ڕێکخراوەشیکە بووین ئەم بەخۆمە جێگری سەرۆکی ڕێکخراوەکەی بووم ڕێکخراوی دەستیاوکاری هەبوو پاشوی ئەو ڕێکخراوەماندانە لە 2007 مانجیدا بیستی ماجی دەبوو شتەچوا بوو 2007 ئیجازەمان وەگرت لە فەرمانگە ڕێکخراوە حکوومیەکان کە سەر بە ئەنجومەنی وەزیرانە تایبەتە بە لەوێ خەڵک ئیجازەی وەردەگری ئیجازەی مؤسسات لێوێن دەوەردەگرن ئەم بە 2007 ڕسمی بوونی لە حکوومەتی ئیجازەمان وەرگرتیە کە کاری خێرخوازی بکەین بەریاوێژی غەیری ڕسمی غەیری فەرمی و ئەفکار دەکرد شخوا وەڵامە هەر ئەمە کە ڕێکخرا وشتیش نەبوو یعنی هەر بەڕاستی لە ساڵی نۆهەتەکانەوە ڕا ئەمە کاتی خۆی برین لە گەڕەکەی خۆمان لە مزگەفتی بووین لەگەر مەجموعە ئەوانە هەر ئەو کاتێگەی لە گەڕەکەمان نەخۆش باە لە گەڕەکەی دەسوڕاینەوە لە دەرکانمان دەدا و پارەمان لەو پیا دەکەی لە بۆ عملیات و لە بۆ شتەکەی یان براکمە مەسەی نەیتوانی باخێنی تەوا بکە پارەماندا لێ خێنی تەوا بکە یان یەکێک محتاج دەبوو نەخۆشێک بوو هەر شتێک دەبوو ئەو کاتی ینی ئەو ڕوحە هەر هەبووە ڕوحی خێرخوازی بەڵام بە موسساتی نەبوو کاتی خۆی هەروە بەو شێوەی بوو دوای ئەوە بوو سەبر هاتین ئیشمان کرد دوای مەجموعەک برا کۆ بووینەوە گوتماڵ و ئیشەکانی خۆمان نەکەینە موسساتی سیستەمەکی جوانی لۆدانین ئەوەش بوو دوای برێن لە 2011 بوو لە هەرێمی کوردستان ئەو قانونی ڕێکخراوەکان دەرچوو
لە وەختی وەڕا ئەمەش ئیشار دەستمان پێکرد کمان مؤسساتیش خۆمان گەلێکی پیرۆز بە مبارەک بە ئینشاءالله خدا بەردەوامەش بینە خۆ سەرۆکێوێ جەنابێوەیە یە گشتیە لە چەند باژارێ کوردستان سازیەوە هەنە ڕێکخراوێەوە شاغێوە وڵامە برین بەس نوێنەرمان هەیە لە شوێنەکان سن لە هەڵەبجە هەیتمان لە چۆمان هەیتمان مەسن لە خەلیفانی لە ئاکرێ لە هەموو شوێنەکان نوێنەرمان هەیە مەسەلەن ئەمە کاتی خۆی ئەمە لێکوانە برین کە بەربانگمان دەکرد لە بۆ بەشە ناوخۆیەکانی جامیعی ڕۆژێ ئەوها لە بۆ دەوری 3000 تەڵەبەی ئەو هەر ئەو تەڵەبانە هەموو تەخەڕوزیان کردیە کە خۆ بەخشم لێرە هاوکاریمەیان دەکرد ئێستا چینەوە شارەکانی خۆیان وەکو نوێنەرمان ئەوانە لەوێن دەری ئیشمان لە بۆ دەکەن بێن بەس مەکتەب شتوامان نییە نووسنگۆشتوانە ئەو نووسنگۆ ئۆفیسەڕی سێمانەیە بەس ئەوان نوێنەرمان لەوێ ئیشەکمان هەبیتن پێش ئەوەی بچین بسن تەلەفۆنیان لە بۆ دەکەم دەچینە هەڵەبجێ چالاکێکمان دەبی نەشاتێکمان ئەوان شتەشی دروست دەکەن چالاکێشی خەبەرمان دەنێ دەچین ئەو لەگەرمان دەبیتن نوێنەرمان هەیە لەم شارەکان تقریبا مرکز لێرەیە بەێ هەولێرە بەێ کاک حەجی شغلێوە چیە ینی مرۆڤ دۆستان وە ساز کرد تەرتیب کرد شغلێوە چیە ینی سەر چێ بتەیبەتی هوند خابتن ڕێکخراوی مرۆڤ دۆستان بۆ هاوکاری مرۆیی ینی مساعدات ئینسانیە ئەمە سێکتەرەکانی ئیشی لەسەر دەکەین ئەمە 5 سێکتەری ڕئیسیمانێ 5 بەس ئیدی کەشمان هەیە مەسەدن ئیشتەکەی یەکمان ئەیتاممان هەیە یەتیم ینی بەێ ئەم دەبێژین یەتیم گورمانجا بەهدینی یەتیممان هەیە ئەو یەتیمانە مەسەلەن ئەمە بەشێکمانە تایبەتە بەس یەتیم بەشی خۆی ئەو یەتیم بەش ئیش یەتیم دەکا علاقی بە بەشەکانی دیکەوە نیە ئەوە دەستی سەردانی ئەو ماڵەتی ناوێوان وە نووساندی چەند هەزارەیەوە تەزبیت کریەکە کاجی بەڕاستی کە ئێستا ئەوەی لە کنەمەیە ئی ڕێکخراوەکان کەشتەکن 1500 ناو لە کنەمە هەیە هەولێر هەولێر زۆر زۆرە شەیتام دەکەم بەس ئەوەی کە برین ناوەکانی لە کنەمە هەبن تقریبا دەوری 1500 بەس ئەوەی کە ئەمە توانی بمان مانگانە یارمەتیانە بێ مەعاشیان بدەین تقریبا 150 عائیلەنە ئەوە چ قاسمە هەیەون مانگێک قاسون ئێستا ئەو عائیلانە مەسەن کە ئەو لیژنەوێتی سەردانی ئەو خێزاین دەکا فۆرمەشیە تایبەتە مەجموعەک پرسیارە هەموو پرسیارەکانی لێ دەکا و تەدوین دەکات لە ئەوەکەی پاشان دێت توی ئێروکانە ئەو لیژنەی مەسەلەن ڕئی خۆی لەسەر دەنووسی درێ ئەو ماڵەهێتیمە زۆر فەقیری وەزعی خراپە پێویستی بۆیە مەسەن هاوکاری بکرێت هاوکاریەکەی چییە؟ ئایا معاشی لێ بڕێتەوە ئایا ماڵەکەی خراپە ئەشیا لێ بکڕێ ئایا خانەکەی خراپە یان خانی هەر نییە مەسەن لۆی بکڕێ ینی میقدارە هەوکاریە نونەرێەوە تەسبیتکە بەڵێ ئەوان باز دەکەن ئەوە بەس ئەوەی کە معاش لێ دەبڕێتەوە ئەوانە خەڵک کەفالی کردینە مەسەلەن پیاوەک دێتن کاکە دەری ئەم حەزم لێ مانگانە مەبلەغێک پارێ بدەم مالێتی مەشی ئەو پیاوە دێتی ئێروکانە سەر مانگەم پارەکەی خۆی دێنی ئەمەش پێ دەنی کاکە و عائیلێ ئەوە فۆرمەکەیتی چەند دەدێ مەسەن ئەوەندە مەبلەغە پارێ دەمێ ئەو کەفالەتی کردی بە سەرمانگان ئەمە تەلەفۆنیان لەکەن دێن لێروکانە پارەکەی خۆیان وەردەگرن پارەکەی وەردەگرن و ئەیتام ئەگەر مەسەرم بزانێت چی پێویستە ئەوەی پێویست مەسەن منداڵی نەخۆش بیتن ئەمە لە بەشی تەندروستیمانەیە لێ عیلازیان لە بۆ دەکەین هەندەکەنە زۆر تەڵەبەی زیرەکن بەڕاستی لەوەی لە مەکتەبی جودانە من و هاوکاریان دەکەنی تەڵەبەکان قرتاسیان لە بۆ دەکڕین لە بۆ مندارەکان جێژنان زلوبەرجان لە بۆ دەکڕین و مناسباتی دیکەمان هەبیتن مەسەڵ ڕۆژی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم عینەن ئەوها هاوکاری و یارمەتیان دەدەین پێشمان گوتینە هەر احتیاجێکتان هەبوو بەمە برێن بە خەڵکی دیکە مەرێن شتان دەوێت لە بۆتان بکەین ئەمە معاشیان لۆ دەبڕینەوە زار سەلازەکەی دەسووتێ زارم بەردەکەی زار نفتی نییە مەسەن زستانە نفتیان لە بۆ دەکڕین متابعیان دەکەین ئەو هێتیمانە ئەوەی پێمان بکرێتن ان شاء الله ئەو بەشێک جوانە بەڵێ ئەو بەشەکە بەشی دووەم بەشی تەندروستیمانەیە بەشی تەندروستی ئەویش ینی بەشەشی تایبەتەوە ئستافی خۆی هەیە ئەوە هەر نەخۆشێک مەسەرن کە بێتی ئێروکانە داوا بکە یارمەتی بدەین ئەمە ئەو جنس سەردانی مالیان دەکاتن دەستەمەر عینەوەش فۆرم لێ پڕ دەکاتەوە عملیاتی بوێتن مەسەرن عملیاتشی دەوێت ئەمە تقریبا لەوانەیە نزیکەی 100 دکتۆر وەکو هاوکاریمانە ئێریکان 100 دکتۆر ئەو دکتۆرانە کە مەسەرن فۆرممان لە بۆ دەستی کە ئەمە دەیدێنێ ئەو تەمەشا دەکا یەکسەر دەزانی ئەو فەقیرە ڕەوانمان کردیا هیچ پارەی لێوە ناگری ئەوەی پێ بکرێت لە بۆی دەکا ئەگەر نەشتەرگەری و عملیاتی بێ هەوڵدا لە حکومی لۆی بکە ئەگەر لەوێ نەکرا لە ئەهلیەکانیش لەوێش هەموو تەخفیزاتمانەیە ئەمە قسەمان لەگەریان کردیا لە خەستەخان ئەهلیەکان 120 تەخفیزاتمانەیە
مجموعەك سەیدەلیەمان هەیە مەسەلەن پارەمان لێ وەرناگرن دەنێرین مختبەرمان هەیە پارەی وەرناگرن ینی ئەوانە ئەو نەخۆشانە هەم دەنێر نەوێن دەرێ لەگە حتا لە خستەخانە حکومیەکانیش زۆر علاقەمان باشە چکە من هاوکاریشان دەکەم زاری خستەخانەی حکومی جیهازشی دەسوێ مثلەن زۆر احتیاجن هەتا کتاب و ناکتا وەختشی زۆری دەوێت خەڵک زۆر محتاجی ئەمە دەکڕین لە بۆیان و هاوکاری ئەندامەکانی خستەخانش دەکەین ئەوانی کە خزمەتی خستەخانی دەکەن و ئەو نەخۆشان زاران دەنێری نەوێن دەرێت کە دەنێری ئەو هاوکاری مە دەکەن ئەوان نەخۆشی مە ئەوان عیلاج دەکەن لە ویلادەی دەنێرین مەسەن ئافرەتەکە دێنین لە ویلادەی لەوێن دەرێ هاوکاری دەکەن ئەوان چی بێ لە بۆی دەکەن پارەش لێ وەرناگرن خستەخانەی منداڵانمانێ ڕاپەڕینمانێ عینەن شت مەسەن کە منداڵ نەخۆش دەی بڕاوانی وێندەری دەکەین ینی هەوڵماندایە ئەمە حتا مەسەن ئێستا مەجموعە سلکی سەحەیە مەجموعە جیهازی ئۆکسزینمان هەیە لێروکانەیە دامانە هەر مەسەنێکەک دێتن ئەو جیهازی دەدەینی فۆرمۆلیۆ پڕ دەکەینەوە هەتا ئیش پێێتەوە دوودادێن تۆ ئێروکانە بە ئیسعارە قەلە وێرەمان هەیە مەسەن هەندێک عکاسە و شتمان هەیە ئەوانەی کەشتی سەحین ئەوانەشمان هەیە هەم ئەمە لەگەر برین حکوومەتی مەسەن تەنسیقات وشتی باشمانی هاوکاری خستەخانەکان دەکەین ئەوانەی کە یارمەتی هەژاران دەدەن ئەوانەی حکومینە و خەڵکی فەقیر مڕازعیان دەکە و هەم ئەوانیش هاوکاری مە دەکەن و ئەو مەجموعە دکتۆرەشمان هەیە لەگەرمان هەم خستەخانە ئەهلیەکانیش ئەوان شەر هاوکارمان بەڕاستی ئەوانش نسبەمان هەیە پارەمان زۆر لێوەرناگرن و هەوڵشماندایە بەڕاستی ئەمە بەتایبەتی بێن لە تورکیا ئوردن لە هیندستان لەوانە نوێنەرمان هەبی لێوێندەری هەندێک شتی هەندێک عیلاجات هەیە لێروکانە نییە لێنە هەندێک فحوساتی لێروکانە نییە لە تورکیا لە ئوردن هەیە لە برێن لە هیندستان هەیە ئێستا لە هیندستان نوێنەرەکمان هەیە ئەمەگە نەخۆشمان هەبیتن مەسەن بزانین لێکوان هیچ عیلاجی نییە ئەلەوێ ئەمەلیاتی گەورەشتی لێ دەکرێت ئەو ئەمە ڕەوانی وێن دەکە ئەوە هاوکاری دەکا خستەخانی هەرزانین لێ دەبینەوە دکتۆری هەرزانین لێ دەبینەوە حاولە دەکا مەصرفی کەم بچیتن و تورکیاش هەشمان بوو بەس پێمان خۆشە مەسەن خەڵکی دیکەش بەڕاستی هاوکارمان یارمەتیمان هەیە تورکی نوونەرەوە بەڵێ نەفرەکمان هەیە لەوێندرێ لە کوردستان ئەهلی تورکیە نە دکتۆرەکە بەخۆی لە ئێستا کوردستانە لەوێ لە ئەنقەرەیە لور دکتۆریت کە بەخۆی دکتۆریشە وڵی ئیستانبولە یا لە ئەنقەرەیە لە ئەنقەرەیە بە زەما ئێستا هەوڵ دەدەین بەڕاستی مەسەلەن محاولە بکەین نوێنەری باشمان هەبی چالاک وچکە بەڕاستی ئەمە کە خەڵک دێتە لایمە کە ئەمە دەنێن دەدنێرنە تورکیای ئەمە پارەمان نی زۆر بیان دێنێ پاریان زۆر نادێنێ ئەم بەس ئاسانکار لێ دەکەن دەیان مەسەفی کەم بچی کە دەستەوێن دەری ئەو لێ باتە خستەخانش بس هەرزانبی دکتۆرەکەم سعادەی بکە بەو شێوە یانی لۆی کە مەسەفی زۆر نەسی نەک بە نەشارەزای بچی و نەزانی بستە چێن دەری فەقیرەی بەێ ئەو یەدیکێک حەجیۆگۆ پێنج بەش ئەیتام بەڵێ ئیسێم ئەمە بەشی خام پێداویستی تایبەتمان هەیە ئەوانەی مەسەلەن نابینا و ینی مەکفوفی نابینا کورتە باڵا مەسەن هەیتمان شەلل دەماغ ئۆتیزم تەلەسیمیا ئەوانەی برین کەڕولار ینی یە عزر یە خۆی عزر بڵێ ئەوان هەمویان هەموو سنفەکانی کەم ئەندامی سن هەیە شەلل دەماغەیە ئۆتیزمە هەیە برین کورتە باڵایە هەیە کەڕولارە هەیە بێدەستولاقە کەم ئەندامی ئەوانە ئەو بەشەمان هەیە ئەوانە بەڕاستیمە حەز دەکەین زۆر هاوکار و یارمەتیوانە بدەین ئەو تقریبان لە هەموو کوردستان لەگە هەموو ڕێکخراوەکانی کەم ئەندامی علاقی باشمان هەیە لەگە هەر هەمیان پێویستیان بەشتەشی ئێستا حالیان ئەو ئێستا سبەنی سێ دوازدەیە ئەمە پرۆژە مەشروعەکمان ڕاگەیاندێ بە ناوی ئەوەی کە کەم ئەندامی هەستە نەک جەستە ینی ئەو کەسەی کە شعوری نییە ئەو کەم ئەندامە بێ شعورە ئەزیێتی خەڵک ئازاری خەڵک دەدا ئەو کەم ئەندامە نەک ئەوەی کە دسمەج پارچەشی پێوە نیە ئەو کەم ئەندام نییە ئەزم نای پرۆژەکەی ئەوەیە ئەمە تقریبان زیاتر لە 1000 خێزان هاوکاری دەکەین ئینشاءالله لە هەموو کوردستان ئێستا ئەو دوونێ لەگەر ئەو برایانە چوینە تەچیە و چەمچەماڵ و سلێمانی سبێن ئینشاءالله دهۆکمانێ 400 خێزان لێوێندەری دهۆک لە هەموو نەوعەکانی دووز بە ئینشاءالله هەڵە بزە سەی سادەخمان هەیە لەو منتیقانە ئەوە هاوکاریان دەکەین و بەردەوامیش لەگەریانی مثلا عارەبانێ نەبی عارەبانیان دەدەین عارەبانی شەحن مەسەلەن دەیان دەینێ نەخۆش بن عیلازیان دەکەین لە مەسائلی زەواج و ئەوانە یارمەتیان دەدەین کە ژن هینان و ئەوشتانەیان ینی حتا لە خانی دروستکردن و لەوانە ئەوەی پێمان بکە یارمەتیان دەدەین خۆشم دەوێن ئەمە مزارە پێیان درم کاکە ناوینگۆ کەم ئەندام نین ئەنگۆنگۆ مرۆڤی گەورن ئینسانی گەورن لەبەر ئەوەی خوای گەورە سبحانەه وتعالى ئیمتیحانی کردنەوە سەبریشتان هەیە لەبەر دێنگۆ خەڵکی بەهێزن خۆتان بەکەم مەزان ئەو شتانە
يعني علاقی باشمانەیە لە هەموو کوردستانەوە الحەمدولله. بله خدا موفق ئەو بەشی سێم بەشێکمان هەیە بەشی مەسەرەن قوتابی زانکۆ تەلەبەی جامیعی ئەمە بەڕاستی ینی تەلەبەی جامیع ئەوانی کە لە بەشە ناوخۆیەکانن زیاتر ئەوانە لە دەری هەولێری ڕادێن لە سلێمانی دێ لە قەڵاز دێ لە دۆشێ دێ ئەوانە زۆریشان فەقیرن یان وەزعیان باشنی ئەمە هاوکاریان دەکەین و ئەمە هەموو ساڵانە ئەوەمان هەیە بەربانگمان ئیفتار سائیممان هەیە ئەوە چەند ساڵە دەکەین الحەمدولله تقریبا ڕۆژان لە بۆ 3000 تەلەبەی خواردنی حاضر دەکەین ڕۆژانە بەڵێ ڕۆژانە دەیکەین ئەوە لە شەید شەوکەت و لە هەژدەی شوبات لەوێن دەرێ دەمان کرد بە ڕسمی دوای ئەوان کەش لە بۆمان دەبردن الحەمدولله قەرشی هەولێری خەڵکەکە زۆر یعنی حەزی لە خێر و لەو شتانەیە زۆر دەعممان دەکران لە مەسەر ئیفتارەکەی وتەڕەحەت تەلەبەکان بەخۆشیان خزمەتی خۆیان دەکەن تقریبا زیاتر لە 130 تەلەبەمان هەبوو ئەوان خزمەتی تەلەبەکانی دیکەیان دەکرد یعنی یەک لەو پرۆژانە بوو لە هەموو عێراق وابزان مشتیوان نییە مەسەرەن بتوانی الحەمدولله شتەشی جوان بوو و زۆر هاوکارمان بوون بە تایبەتی مەسەر ڕیاسی جامیعی زۆر لەگەرمان تەنسیق خوشتمان لەگەریان هەبوو و هەر تەلەبە شە بووە مەسەرەن هاوکاریمان کردێ مانگانە لەبەرەوەی نەیتوانێ بخێنی بە تایبەتی زۆری کچەکان کە مەسەرەن بە تایبەتی کولیە تۆپ ئەمە زۆر احتیمامیان پێ دەدەین حەز دەکەین ئەوانەی کە فەقین هاوکاریان بکەن یارمەتیان بدەین ئەو بەنسبەت تەلەبەی جامیعی بەشەشی دیکەمان هەیە بەشی ئاوارە و پەنابەر ئەمە دوونەوە منێ پرسا پەنابەرا بکرا بەڵێ دوونەوەمانێ ئێستا هەیتمان مەسەرەن ئاوارە مەسەن ئەوانەی داخلی عێراقن مەسەن لە مووسڵ و ڕوومادی و بەغدا و سلاحەدین و ئەوانە پەنابەری عێراقین پێ پەنەبەر ئەوت کە درێن پیانی ئاوارە ئەوانەی سووریا و تورکیا و ئێران ئەوان هەموو کەسێک خەڵک زۆر لێرێ ئەمە الحەمدولله لەگەر بدەین ئەوەی دەستگای خێرخوازی بارزانانی تەنسیق قشتی باشمانەیە لەو ئەو ئاوارن چکە ئەوان بەڕاستی ئەوان ئیداری کەمپەکان دەکەن ئەمە لە ڕێی وان مەسەن لەگەرەوان پێکەوە ئیشەکان دەکەین ئەو کاتی برین کە یەک لەو شتان خۆشانەی کە ینی زۆر دڵم پێ خۆشە ئینشاءالله لە بۆ قیامەتی ئینسان پێ خۆشە کە ئەو کاتی برێن لە گەدەستی هاوکاری بووین کاتی کە هجومی مووسڵێکرا 2017 بۆ بزان مانجی چەند بوو کە هجومی مووسڵێکرا لێ برین کە داعشی دەکەن ئەو خەڵکە هەمووی ئاوارە بوو طبعا ئەو خەڵکی کە دەهات لەوێ لەبەر ئەوەی شەڕیش بوو لە بن قەسف و ئەوە زۆر بە ئەزیەت و ئازار ئەو خەڵکە دەهات جێشی عێراقی ئەوانی دەهینە ئەمە لە بینی جێشی عێراقی و لە بینی ساتری پێشمەرگەی ئەلێوێن دەرێ تقریبا 67 ڕۆژ لەوێ بووین خێمەکمان هەردا بوو ڕۆژانە تقریبا 1500 کەس ئیستقبالمان دەکرد شتمان دەدانی سەرەن سەبەتە شیکسکەمان دروست کرد بوو مۆزەش تێدا بوو پەنیرەک بوو ئاوەک بوو سەمونەک بوو پاسە خورما بوو لەبەرەوەی کە لەوێ داهاتن زۆر مەسەلەن برسی بوون بەخۆی ژن و منداڵەکان بەتەنی ناو پاسی داهاتن پڕ کرا بوو یعنی جێی 50 کەسی بوو سەتیان تێکرد بوو ئەو خەڵک و پیاوەکانی زەلامەکانیش هەر هەمویان ناو لۆری بوون بە ناو لۆر بە پێ و ڕاوەستا بوون لۆریشیان دەینە 100 کەسی تێدا بوو تقریبا کە لەوی ڕادەهاتن دەیان هینان پێش ئەوی بین ناو کەمپەکان ئەمە ئیستقبالمان دەکردن لەوێن دەرێ زۆر هاوکاری هەبوو برینداریان لەگەر بوو هەبوو مەسەلەن ژن دەهات دەگریا پیاوەکەی لێ کوژرا بوو نەگەیشت بوو بە قەسفی ئەوە چیەک لەو شتانە بوو زۆر درم پێخۆشە کە ڕۆژانە یعنی زیاتر لە 1000 کەسی خەڵک تقریبا زیاتر لە 6000 کەس الحەمدولله تاالمانیانی هاوکاری ئەو خەڵکە فەقیر و ڕەشەوتە بکەین دواشە لە کەمپەکانیش کە هاتن بەڕاستیان بەتانێکی زۆرمان تەوزیع کرد تانچی ئاو شتی دیکە و هەرچی ئەوەی پێویستیان پێبوو زۆر هاوکاریمان کردن ئەوە کەمپەکانی دیکەش وەختی کە برێن ئاوارەکانی برێن وەشی برێن یەزیدیەکان ئەمە هاتینە خانچێ تقریبا نزیکەی 1000 عائیلە ئەشاماندانێ لە دهۆچێ ئیتکەمان هەیە لێرکانە لە بەردەڕەشی ئیسووری هاتن ماوەشی 800 کەس پێکەوە هاتن ئەو زارش چوین لەوێ نەفتماندانێ و شیر لۆ منداڵەکان حەفازە لە بۆیان و ئەوانی کە معوقن لەوێن دەرێ ئەمە تۆزە ئەوەی مەسەن حەفازە و یان عارەبانیان نەبی وڵا ئێستا شەر لەگەریان ئەو شتامان هەیە و یەک لە شتانش کە ڕۆژ عارفەی دادێتن ئەمە پێدێن عارفەیان ڕۆژ عارفەی دادێ کە سبەی جێژنەیە ئەوە چەند ساڵامە لۆ کەمپەکانی ئەوکانە ئەوانەی برین غازر و حەسەن شام و یوت و ئەوانە هەموو هەر خێمە و مریشکەشیان دێن لەسبی هەموو گۆشتی بخۆن ئەوەشمان هەیە و تەنسیقیشمان هەیە ئەوان جارێت تەلەفۆن دەکەن جەماعەتی دەستگای حالەتەشی تایبەتەوە ئەوەیە نەخۆشەک دەبیدرێن ئەو نەخۆشەیە ستان پێ دەکرێت دەم بینە باعی لازی بکەین ئەو شتانەمان هەیە ینی مسکەمپ و ئاوارە ئەوانە شتی دیکەشمان هەیە ئەوانە مەسەن دەچین سەزانی سزنەکان دەکەین سزنەکانی خۆمان سزنی گەوران سزنی منداڵان سزنی ئافرەتان ئەوانە
سەردانیان دەکەین تەنسیقمان هەیە لەگەڵ مدیرەکان هاوکاریان دەکەین ئەوەی پێویستیان پێبیتن سەن لە قرتاسیەی مەکتەبێ یان لە هەندێک هاوکاری جاروێ جلوبەرگ و جاروێ مەسەرەن هەندێک شتیان دەبیتن لە بۆیان دەکەین و هاتچۆی خانی بە ساڵە چوان دەکەین ئەوانەی کە برێن داک و با بە پیرەکان یختیارەکان ئەوانی کەس نییە بەخێویان کە حکومت بەخێویان دەکە سەردانی وێژ دەکەین هاوکاری ئەوانیش دەکەین خدا موفقکە ئینشاءالله کارێکی زۆر گەورەون دکن و زۆر جوانەجی کارەوە گەک حەجیش بۆ یارمەتیە گەرشیوە باس کرد ینی دەولەمەند پشگیریاوە دکن ji غەیری کوردستانجی مەسەلا ji ئەوروپا کوردێ گۆ پەنابەری چوونەور ینی ژوور کەسێک ئالیکاریاوە تیاژی ڕێکخراونی ئەوروپا یە ئالیکاریە پشتگیریاوە دکن دویواریدە ji بۆ بێ خزمەتاوە بەێ ئەمە ئێستاکە ینی هەم احتیمالمان لە سەخۆمان کردیا ئەمە بەخۆمان ئەوانی ئێرکان هەموو متەمەکینی هەموو زەمان باش ئەم بەخۆ مەزم باش ینی فەقیر نیم الحەمدولله ئەوانی کە لەگەر ئەوان هەموو بەو شێوەی هەر ئەمە بەس پارەی خۆمان کە کۆ دەکەین و هەندێک دۆست و عزیز و دەوروبەریشمان ئەوانە هەموو خۆمان ینی پارەکەی داخیلیا هیچ دامەی خارجیمان نییەمە تا ئێستا ینی ئەمن بێت بێژم هەگەر ئەو بخەباتەوە سەروەخت بێن پشتگیریاوە بکردن و گەورەتر ببە خەباتەوە کوردستان ینی دوی واریدە بۆی گەورەتر ببە تو تەشەبوسەوە شێ بوون وڵای ئەمە ینی پێشوازی لە هەموو کەسەشی دەکەین بێ خزمەتی کوردستان بکە ئەو هەر چێ بێتن بەس لە حدودی ئەوەی خۆی بی مەسەنن ئەوەی کەوت تعلیمات و ئەو قەوان شتێ لێروکانە هەیە ئەمە پێمان خۆشە هەرێکێک بێ هاوکاری هەموو کەسەشی دەکەین ڕێ پێپشان دەدەین چکەمە شارەزای زۆرمان هەیە لە بزین هەموو کوردستان هەموو شوێنەکان علااقاتمان باشە دەتوانین هەرێکێک هەر ساڵاشێکی حەزی لێوی لە هەر شوێنەشی بکاتن ئەمە نوێنەرمان هەیە لێ ئاسانکاری لە بۆ دەکات یانە توگە بتێ بسی هەڵە بزەی مەسەرم بتەوێ خەلکی فەقیر ئەتو ناتوانانی خەلکی فەقیر لە چێ پایدە دەکەی بەس لە ڕێمەدەتانی کەم ئەندامت دەوێ نابینات دەوێ بەرکەوتێک چیمیاویت دەوێ نەخۆشی ئەوەی کە هەرچ دەوێت دەتانین لەبەری علااقاتمان هەیە لەگەریان ئیشەکانتان لەگەریان بکەین ئەمە بەڵە پێشوازی لە هەموو ڕێکخراوەشی دەکەین هەرچی بێمە لە خزمەتی دادەبین بەزەمە هیچ دامەی خارجیمان نیە هەمووی خۆمانە الحەمدولله حەزیشمان لێ بەڕاستی ئەنی علااقات و شتە بیتن هەر نایسان خیبرەی دەگۆڕتەوە لەگەی پشتی خێرخوازیە بەرزانی یاوە یا دوویەمینە یا بۆ ئالیکاریە هەرێمێدا هەرێما کوردستان یا یەکەم خێرخوازیە بەرزانیە یا دوویەم یاوەیە واللهی مرۆڤ دۆستان دەبی خەڵک تەقیم کا من نازانم لەوانەیە ڕێکخراویت کە شەبیتن ژبل مرۆڤ دۆستان ڕێکخراوی ئالیکاریە هەنە بەرێ زۆرە زۆر ئێستا تقریبان زیاتر لە 5,000 ڕێکخراو هەیە لە کوردستان لە هەموو کوردستان 5,000 زیاترە ئەو بەس مەسە هەرێکە لە بوارەی شێ دەکاتن مەسەمە هاوکاری مرۆیی نەمە ئیشی خێرخوازی دەکەین هەیە لە ژینگە ئیشێ دەکە هەیە لە حقوقی ئافرەتان شێ دەکە هەیە لە مەسائل قانونی هەرێکە و بە ئەوەی خۆی ینی اختصاصی خۆی ڕێکخراو زۆرە لە کوردستان هەم لە ڕێکخراوی باشی شێوەڵە دەبی خەڵک تەقیم مامکەمە ناتان برن ئەمە بەس ئەو ئیشەکانی ئەو هایە و کەک حەجی هون ناوی وان دنویسێنن بۆ ئالیکاریە یە فەقیر و چەند کەس هەنە لیستێوە دە یە هەموویە یە شاغێوەی دیژ مەسەلا یە هەلەبچە یە سەید سابق چەند کەس هەنە یە فەقیر وەڵا فەقیر حسابینی یەتیم یە بتەیبەتی چ خاسن لیستێوە وڵای ئەمە ئێستا مەسەرەن حەزمان لێیە هەولیشماندایە پێمان خۆشە ئێستا مەسەر هەتا بزانین بەس هەر هەولێرەگە بەس هەولێری تەنزیم بکەی بزانین چەند هێتیمی لێ هەولێر و دەوروبەری ئەوە تۆزەک ئەو داتای زەحمەتە بتانی بدەیت و چکە من هەر لە حدودی خۆم دەتانم برێم ئەوەندە هەیە بەڵام لەوانەیە زۆری شەوی من ئاگام لێ نەبیتن خەرچی دیکە دامی و کاو یارمەتی بداتن یێ مەهانە هون ئالیکاریاوان دکن چەند کەسن ینی هەر مەهانە مانگانە ئەمە تقریبا 150 عائلە بەمعدەری هەولێر نانا زۆر زۆرە لەوانەیە بە هەزارەها بیا ئێستا حتا بەس دەستگای بارزانانی وزانام 10,000 هێتیمی کەفارەت کردی زیاتریش زۆرە بەخۆی بەس ئیما هەر ئەوەندەیە بەس ڕێکخراویت کەش زۆرن ئەوانش ئەویان کردنە کەفالەتیان کردینە ئەیتامەکە بەڵێ گەک حەجی vê hengama alîkariyê de
تشتي قالك غريب يبالكيش ونلقى يبونهنا ولاتيني يشتم يعني لأن عندك شيء غريب والسيد لنا بيشو كديتا بيش ديتا بيشفو هذا بيشفو بله يعني بله چیه مثلا چه هذا والله بيشفو يقلب خوشانە ئەوە زۆرە بەڕاستی ئەم لێستا کتابێکم نووسیا لەسەر کۆرۆنای من و کۆرۆنا بله ئەو کتابە هەر باسی خۆمە ینی ژیانی خۆم باز دەکەم بەس کۆرۆنا حیواری لەگە دەکەم کردمە ڕەفیقی خۆم پێکەوە دەگەڕێن و دەسۆڕێن و لەو شار و لەو دنیاە و دەسمە ئەو شوێنانەی کە گوتم مەسەلەن ئەو شوێنانی کە کاری خێرخوازیم لێکرد لەگە خۆمی دەژێڕم ئەوش پرسیارمی دەکەم جوابی دەدەمەوە هەندێک پیا مشت هەبوو حەزم دەکرد بە خەرچی بگا باز نەدەزانین چۆن بیگەینم لەو ڕێگەیانتم ئێستا حالیان شتێکی دەنووسمەوە لەسەر کورسی دکتۆرەکە ئەو حالەتە بوو ئەم دیتم ینی برێن زۆر تەئسیری لێکردم عائیلەکە بوون لە ڕێی تەڵەبەکی کولیە توب گوتی عائیلەکە نەکسەشیان لەگەرەمەیە زۆر فەقیر ئەگەبتی سەردان وشتیان بکەی ئەوانە وەڵام نژەوە بوو سەردانی عائیلەکەم کرد تەمەشام کرد ینی ئەوانە لە جێشی زۆر تەسک ینی 50 مەتر دەژین ئەو عائیلەیە خانەکان ینی جێی ژیان نییە بەڵام هێتی من حەفت مندارم بابیان بە کۆڕۆنەی مردیە کە چوون گوتمەوە لە چێ دەخینی ئەو کچە غرفەی خوێندنی لە چێ دەخینی گوتیان لێرەکە بەسە کاتم تەمەشام کرد سەربانەکەی پلێت بوو ینی بە پلێتی بوو پلێت بوو سەربانەکەی کورسێکی دانێ لەگە میزەشی بۆ سەرمایی لەوێن دەرێ دەخینی ئەو کچە یعنی ئەو شتانە جاروێ توش دەبین جارێکی دیکەش حالەتەکی ینی زۆر سەیرم ئەوە بوو کچەک تەلەفۆنی کرد گوتی ئەوە تووفرانی گوتم بەڵێ گوتی وڵی حەز دەکەم قسە لەگە فەرم بابەت دەوێ گوتی وڵا ئەمن لە هەندەسەی دەخینم کولی هەندەسە مەرحەلەی سێمە ئەمۆز ئەمان زۆر خراپە ناتانم بخینم ئەمش گوتم تو دەکرێ ئەم بێم سەردانتان بکەم تو چێ دەکرێم بابت ببینم گوتی احتیادی دەتانی بێ وڵامی شەستام چوومە مالیان کە چوون مالیان زۆر فەقیر بوون یعنی ئەو کۆمباری هەیان بوو لەوانەی 10 ساڵ زووتر ڕایخرابی بابیان پیاوەکی فەقیر وڵا تەمەشام کرد عیل هەمیان زۆر زیرەکن یعنی دویان لە توب بوون یەکیان لە هەندەسەی بۆ ئەو کچەکەیت کە نازەم نەهات قسووری هی نابوو ئەمیش وڵات چوومە ژوورێ گوتم باشە ئەوە گوتیەوە داکەمەوە 5-6 مانگە قەستەری لە نووسرای نەمانتانێ قەستەری لەوە بکەین گوتم ئەدی ئەوە چێت کەتانوتی وڵا ئەو برایم لە توو بەبەز ئەوە تۆزە ئەوە بووە مەسەلەن تێکسوە تووشی نەخۆشی دەرونی بۆتم لێ گوتی پارەی نەبووە چۆ ڕێ بکە ئێستا ناتە دەرێەوە لەو ژوورێ چەند سارە لەو ژوورێ ناتە دەری وەڵامیش چوون تەمەشام کرد گەنجەک بوو لە سەربانەکەی پیاسەی دەکرد داهات و دەسوپانتۆڕی هەموو دڕابوو ئەمی سەلامەکەم لێ کرد و پێی سیر بووم بە سەبانی کاتم و لە گۆڕەت و تم کاکات و باشی و لۆ ناسیەوە مەکتێبی ئەوانە و دیار زۆر ئەوەی وتکاکە و بڕۆ چی شتێ لەو چاتی ئێکوانەوەتم وەڵام من هاتیەوە میوانی تو مەحەز دەکەم خزمەت بکەم بزانم چ لە بۆ بکەمەت و ناکرێت و لە مەرحەلی چاری توبی بەو شێوە یعنی کاکە چ نەما هەر ساڵشکە بخینەوە نیە تومەس ئەوەندە تەئسیری لێ کردبوو کە پارەی نەبوو هات سۆی بکات دوای پارەی نەبوو شمەشی لۆ ئەوکەی خۆی بکڕی یعنی تووشی نەخۆشی نەفسی ببوو ئەلحەمدە ئیشان لە بۆ کراوە عیلە ئەو کچە ینی هاوکاری کرا تەخەڕوجی کرد ئەو کوڕە پارەی ڕێیان لە بۆ درا داچیان قەستەرەکەی لە بۆ کرا خانەکەیان لە بۆ تعمیر کراوە یعنی ئەوە یەک لە شتانە بوو کە جاریسان توش دەبی بەس یەک لە شتانی زۆر سیر ینی زۆر قەت لەبیر ناکەم ئەوە بوو کاتی خۆی سێ شەریکەی مواد غذایی بوو شەریکەشیش کۆنەسیی ئەوەی بوو کارەبایی بوو لەگەر شەریکەی نەورۆس تەلیکۆم بەرنامەچیان هەبوو لە دوو عائیلەی فەقیر دەگەڕان لۆی کە هاوکاریان بکەن بەرنامەچیان لەسەر دەکردن مەسە ڕسمیان دەگرت و ئەشتانە بەس شتی باشیان دەدانی مەسەرەن 1850 دلار بەس پارەیان دەدانێ مواد غذایەکی زۆر موادی کارەبا چینە بە هەمویان دەدایە وەڵامش لە دوو منیان ڕەوان کرد ئەمش گوتم باش عائیلەمان هەیە ئەو کوڕەی کە لەگەرم بوو دەهات شەوان دەگەڕین ئەوەی کە مەسوولی ئەو پرۆژێ بوو عائیلەکەم پێ پیشان دەدا دەمگۆ عائیلەیە ئەوش دەگو باشە سبەی نێدەین کاکە ئەشیاتان لۆ دێن بەس تەسویرتان دەکەین ڕسمتان دەگرین ئەوشتان وڵا ڕۆژێ لە هەدناو هەولێرێ بووین عائیلەکمان ئەشیامەندا یەکە هات گوتی عائیلەک ئەلی دوکانەیە لەو کۆڕانی هێتی من زۆر فەقیرن لۆ نانی یارمەتیوی بدەن ئەمش گوتم زۆر باشە قەیدیستەکە وڵا ئەوە بچووم کە چووم زۆر ئەوانە بووم بۆ شێبش گەڕامەوە کە گەڕامەوە ئافرەتەکەم دیت سۆندەی ئاوی بەدەستیوە بوو کراسەکەی زۆر کەوم بوو کراسەکەی لەبەری بوو ئەمش گوتم سەلام عەلەیکوم دایە باشی دەکرێت
سەلامەکە لێ بکەم و ئەوانە وتی فەرموو وتم چیان ماڵی وتی وەڵا ئەوە ماڵەکەی منە ماڵەکەوی هەر بلۆک دیوارەکە بلۆچیان لە سێکدا نابوو دەکەشی ئاسم وتم دەکرێت بێمە ژۆری سەلامەش بکەم گوتی وەرە وەش چوومە ژۆری سوبحان الله مامۆستاانی قەت شتی وام نەدێتیان ئەو خانی زۆر خراپ بوو دینگەشی خانەکەی بەردەبوو دینگەشان ناوەندی غرفەکەی کردبوو سێ کەس بوون هەر سێشیان پیر برایەکیان هەبوو لەگە دوو خوشی ئەو ئافرەتێکیشی لەوێ دانیشت بوو هەر چاوی کۆرە بوو لەوێ دانیشت بوو ئەمیش گوتم ئەوە چیەوە گوتی ئەوە خوشکمە بەس ئەو چاوی کۆرە بووە گوتم ئەدی ئەوە کو ئەنگۆ لێرە دەژین ئەوە چ دەکەن لێرەوە ئەم کوڕتان نییە کستانی وتی ناوەڵا ئەوانە مێردیان نەکردی ئەمیش برایەکیان هەبوو گوتی ئەمن ژنمینە کوڕەکەم بوو داژناکە مرد و گوتی هیچ مامەوە لەگە ئەوانە گوتم باشەوە لە مێژە چاوی ئەوە گوتی وڵا ئەوزە لە کوردواری هەولێدن عیامەکە ینی ئەعوام چەند لە مێژە ئەمیش گوتم دوو چاوت ئەو های لێ هااتێ بەچوی لێ هااتێ گوتی وڵا نازانم سەبر نەچوو بۆ دکتۆری چەند ساڵ بوو وڵا منیش گوتم باشە وڵا هاتم بانجی کوڕە من کاکوە لە بەرنامەی لەوانە بکەینەوە لە هەموو کەسی مستحقتر وڵا بەرنامەکەمان لە بۆ کردن و گوتمە برایەکەی گوتم ئەتو پێ درێم ئەو پارە دەدەمەوە 600 دلار لە بۆ تو 600 دلار ئەو 50 دلارش ئەوە سبەین ئەو وەرەقەی دکتۆری دەبێ ئەو دکتۆری دیگوتمە برایەکەی گوتی باشە وڵا سبەی تەلەفۆنم گوتم بردت گوتی ناوەڵا نەمبروتم دێم گوتی باشە ترساوی زانی پارەکەی دەستینمەوە گوتی باشە باش گوتی دەیبم وڵا وەختەشی بردیان تەمەشایان کرد ئاوی سپی چاوی ینی مشکلەی نییە عیلاجی هەیە ئەوە وڵا وەختەشی چارەسەری هەیە وڵا چاوەکەی عملیات کرد کە عملیات کرا چاوی طبعا ئەو حالەتە زۆر غەریب بووە ئەو کاتی کە مەسەڵەن کە چاوی دەکاتەوە دنیای دەبینی پاش ئەوەندە ساڵی پاشی ئەوەندە ساڵی چاوی دەبینی یعنی ئەزە پێم گوتم ئەتو چت لێ هات ناو ناخت کاتی گوت وڵی ئەوها بووم گوت چاوم کردەوە گوتیان تەواو لێکەوت مێم کرد ئەوام کردێ دەستی خۆم دیت دەست گوتی زۆرم پێ سیر و ئەوە دەستی منە گوت تەمەشام کرد ئەزە براکەی نای عومەر عومەری برام لە تەنیشتم بوو عینەشی لە چاوی گوتم ئەمە ئەو ئەتووی ئەو عینەکەت لە چاویات کە نەدیت ئەمەر ئەتی گوتی لۆ ئەتو دەبینی گوتی وڵا ئەمن دەبینم ئەوە گوتی هەر سامەوە پێوە تەمەشای دیوارم دەکە تەمەشا حاس پێم عجیب و گوتی غارم دەدا لە سەری لە ئەوسەری نەمدەزانی بسمە چێن دەرێ یعنی ئەوشتە زۆر خۆش بەخوای گەورە سوبحانەهو وتەعالا مثلا ئەمەی کە ڕەوانی وێن دەرێ کرد ئەمە لۆ ماڵەشی دیکە چوو بووم بخۆم لۆ ئەماڕی نەچوو بووم لۆ ماڵەشکە چوو بووم بەس ئەو سەرنج ڕاشام گوتم ئەو چ دەکە لۆ ئەو دەبی ئەوژن زۆر فەقیر بە شماکەی لەبەرە لەبە هەندێ ئەو خۆ یەک لە حالەتان زۆر درم پێ خۆش حەجی بویەری وها باڵکێش پێویستە و بدنە مەدیایە بۆی ببە تەشویق بۆی دەولەمەندا بویەرێک بڕاستیش گەلێک باڵکێش بەڵێ وەڵا ئەو حالەتانە زۆر بە بەخوای مامۆستانی ینی حالەتی وایە بووە ئەم جارێک چوومە ماڵەشی مامۆستا گەنجێک 5 ساڵ بوو لە ژۆرە نهات بۆ دەرێ 5 ساڵ کۆچوم گوتم دەمەوێتن گوتی کوکمانێ لەو یکوان زۆر فەقیر بوون زۆر ئەمش گوتم دەکرێت بی سەلامەشی لێ بکەم گوتیان وڵی مامۆستا کەیف خۆتە دەرکیان کردو چوومە ژۆری بەتانی بە سەری خۆی دادا و بەتانی ئەوە بەتانەکەی بە سەری خۆی دادا بوو ئەمیش کوچمە کاکە تم ناوی چیە ناوی زۆر خۆشی لێ و ناوەکەی نارێم گوتم کادە بەتانێکی لە سەری لادەین گوتی لێ ناگەڕێت کە سەر لامدا ئەو تەمەشایم کردەوە کردێ گوتم سەلام عەلەیکوم گوتی فەرموو کاکە گوتم وەڵا من میوانی تومە هاتی مەکنەت و میوان ڕێزی لێ بگیرێ بە بەتانێکی بە سەری خۆی داداوە گوتم بەخوای واز لێ نانم و بەتانی لاوە وەڵا لەگەری دانیشتم و ئەوانە هین ئەمدام ناو قسەم لە کردۆشتانە و گوتم ئەمن هەموو شتێک لۆ دەکەم چت دوێ لە بۆ دەکەم هەر ئەوەی نەوە ناخت و دڵتە چت دوێ لە بۆ دەکەم چت لۆ بکەم ئەو کوڕە زۆر زیرەک بوو مامۆستا لە مەکتەبێ لە سەفی 6 ئەعدادی تێکچوو بوو لە 6 ئەعدادی تێکچوو ئەو کوڕە وەڵا منیش گوتم چت لە بۆ بکەم چت دوێ لە بۆ بکەم وەرە دانیشە وەڵا ئاویان هینا خواردمان و ئەوشتانە و گوتم ئێستا ئەمن ئەتو بووینە برادەر بووینە برا دەبی لەگەرم گەڕێی دەستینە دەرێ پیاسەی دەکەین ئەو زە بزانمێ گوتم زاری ئەو شمەکان هەم فڕەدا پانتۆڵ و کراسی خاوێن و جوان دەکڕینەوە ئەوش هەر تەمەشای منی دەکرد ینی چی ئەو پەیدا بوو لەو هاتە مارێ و ینی پێ عەجیب بوو یانی شتوای نەدیت بوو ئەوان تووشی یەئس ببوون لێ داخوبابی فەقیر و غەریب بوون تووشی یەئس بوون لە ژۆریان نابوو لێی گەڕاو نانەشاندا دێ خوارد و تەواو وەڵام گوتم دەبی بێ دەرێ یەک لەو حالەتانە مامۆستا زۆر تەئسیر لێ کردم ئەوە بوو ئەو کوڕە هات هینامانە دەرێ مزگەفتێک لە کن ماریان بوو چوینە مزگەفتەکەی گوتم وەرە دەستنوێژی بشۆ گوتی نازانم دەستنوێژ بشۆ لە بیرم نەمایە نازانم نوێژی بکەم لە بیرم نەمایە تو کاکە نوێشت دەسینە تووەرە لە تەنیشتم بە چۆ سوزدەی مامۆستا هەر زۆر لە سوزدەی ماوە هەستاوە گریا گوتی چەند ساڵە سوزدەم لە بەخوای نەبردی چەند ساڵە سوزدەم لە بەخوای نەبردی ئەرێ وەڵڵا ینی ئەوە ئەلحەمدولیلا زۆر باش بوو ئەو کوڕە ئەلحەمدولیلا
حتى قلتم كاك برو مكتبي واشتاني لو يعني لو يندر هات دري او انا مش فصدي خويا سبحانه وتعالى خويا قولا بس او انا اشتان باز ناكين الا حال دش تايبد نبي بلاو ناكين وكز نازاني اشتانا وبين خوما خويا سبحانه وتعالى خويا لي ما قبل رب العالمين الحمد لله استزور باشا يعني قلت اسمه مكتبي دواي مشي زور ما عندي بو قلت بو خويا طاقتي خين نما عز كم زور ما عندي كاك مخينا بس اقل ذاك بي ورد تشتشي لبو بكره ذلك كان لك مراتب يعني ابو تالي راتبك يدبرتهم زي التليفون دك داد راتبك يدبر الحمد لله خدا جو رازی با براستیجی کارکی زور جوان هندکن میناکی و دا گلک بالکش بون یعنی اگر از باورم لسرمت یا به پارو کرن بلکی به صدمه گلک دولمند یارمتیا واجب که شو معلومه ویجی یعنی قرآن چاقا بحثا دانا صداقات که دبی بدزی و هشکره جانا هنه کار هشکره ببیجی باشه بوی تشویق گلک باشه شتي زور سير وعزيبه بس لو أنا هندش تبي إنسان باسكا لو أنا خلقك كبي مثلا قلنا جيش بدا أو مستواي لو أنا قناعتي بيني أم هر لو يعني وجنابتان أو باز ذاك ما قلنا باس مذا كذا و روش بياوك تلفوني لبوم كرت تلفوني كرت أو قصي الحواني زور أو جبتن بس قيدناك لوي لو تشويق خلق بزاني حتى مثلا بيغمبري خوي صلى الله عليه وسلم بخمل أمتك يعني لو أنا خلشي بناسي لو أنا هبي السلام لبو بنيري لو أنا هبي قلي هبي لخلك شي لو أنا أمش قاري خلك شبكا لو أنا عند خش بأعقابي انتوا قلتي حالتك عندي تمشتك أمانة الشي تولك نمن هي بالدم قلت متسيا قلتي والله أو أبو لدري هوليري أوكي قضايا ناوكي نارم قلتي ألا يندري قلتي أمن خوشويستم دي صلى الله عليه وسلم بقربان بداك بابا فرموي مثلا روي الزنابت كرت فرموي نوزي جيشت آسمان برو يعني أو كاريام كأنا مش قلت كوا بو قلتي هندق نشاني دقو إما الشارع كل تاني أو عائلي ببينيو ناو هني رقم تلفوني نشتيني تصوم بتواني ببينيو يعني عائلي بس عندك نشانه كودي هبو كأوان هيتي من دار هيتي من أوانا أو كدانويتن خاني اللي بكري أوانا نوزنوز يعني قلت بيليجنا شلي بو نوزنوزي ذاك أو بيليجنا بس نوزنوزي ذاك يعني وكبري نوز أو زلتلي دا نوزنوزي ذاك بيليجنا كا قلتي أو هاي إشارة دا كبسي أو بكيو دعاء وتفرموي ما عندي بونش كمو أزدش الزور يعني ما عندي بون قلت كتو رويشتي قلت ما عندي بونش كم بس أزدش الزور زارو إنسان إيش كم دكا بس دك خواي جوري زور جوريه والله أو أبو أمش لري أو برادرين لو قضايا هنا برسال ما كاك عائلة أوها هي أوها نن أو عندك السنة ومثلا هيتي ماتش أوها بيريج نشان لقردابي يق مانجل دوي قراين مانجا باشي مانجا شي ديتمانه وعائلة نشانه كان هون والله بتسوين قلت مكابرة ورا لقرم ورا كاكا أتو شكدت لقرم بسين ببيني والله أو بتسوين يعني تمشام كرت هادون ناوخانية شي إنه يعني أما بيرانا جيشين ومسري خاني كهات ناوخانية لو كردبون هات من ناوخانية كمش زوجنا كبرسيارم كرد قلتم أنجو سانكسنو قلت أو هم نشانه كان توابو بس أما بيريجنا من نديد ليه أما إيش ما بيريجنا كيبو بنوزنوز بيريجنا كيبو هاي كمبو أمش قلتم أتو باشا تشد لقرا ليرا قلت والله مخصوم لقرا يعني داشي مردكم قلتم خصوت تصدق كوا قلت والله خصوم بيريجنا زلتله ده هنوزنوز دكا قلت هنوزنوز دكا فعلا يعني عائله هو ما مست الحمد لله او كراله وما كذا مقصد ما مستعم ايش خير خواز ايش قرصه ايش جرانا بلا لعينا كادا يعني ايش زور قوريه خير شي قوريه انسان بتواني هاو كارو يارمتي خلشي بداتا ام قناعتش ما كاري خير خوازي ويارمتي داني خلشي يعني لهموم مرتبه كان زيات الانساني برز دكاته ولا بخوي اصل ديني مش اويك اما حتى اخلاق وتعامل الديني ما عباداتي كم تدا سياسات بينزي دي اوي او هم اخلاق وتعامل اگر اما ايت كاش دي بقوه مانكا لو شيء بقوه مانكاتن مامۆستا دەست خۆش ڕاستیژی کارێکی زۆر جوان هون دکەم خدا جۆ رازی بە و کارێکی خدا و ڕەسوولەوی پەسناندیە گەلێک پەسنەوی کاریدایە وەژی کردێ وەسیلە ئەمە هێویدارن خدا گەلێک
مرۆڤێ ناوێوان حەجی ئازاد یا ژی بناونی دێ ئەو ژوی کارێرە ئامادە بک و ئەو کات لە هەموو کوردستانی و دنیای بەلاو ببە گۆ وەلەو هەندێک بەژیش فەقیر و ژار و یەتیمارە ji derdêwan re bibe derman wekî we jiyanî ziman em bawerin tiqatê xweda de belkî ji li mêşê jî ji rojiyê jî bixêrtir e qîmettir e çunkî alîkariya civakî xwedat Qur'anê de gelek teşvîq kiriye ji bo Müslüman bikin hûn jî li Kurdistanê vî karî dikin înşallah bi sedem vê bernameyê temaşevanê yê Golser Şaşa ve temaşe dikin înşallah bibe وسیله و او جی یارمتیا و بکن نخواستم دولمند و حتی جبلی کردستان باشور چونکی چهار پرچه کردستان به برنامه گذارد که انشالله به وسیله می گو یارمتیا و بهتر بکرن. اما است دمام کرد مایه اگر پیشنیار نیو هم شغل دقیق دو دقیقه دمام قضیه کرم کن. وانی کاری خیرخوازی دکن، ایش خیرخوازی دکن. هدف دیاری بکەن هدف تەنها ڕەزامەندی خوای سبحانه وتعالى ئەو کەسێک کە تو تعاملی لەگە دەکەی ئیشی لەگە دەکەی پر دەکە دەدگەینتە ئەو شوێنەی تو تعامل لەگە شخصەکەی مەکە لەوانێت تو یارمەتیەکەش دەدەی قسەت پێ دەری لەوانێ جوونت پێ بدا لەوانێ ئەزیەتت بدا و ئەو هەموو ئیمتیحانە ینی هەموو ئیمتیحانە خوای ئیمتیحان دەکە ئایا بزانیت ئیشەکەی لەبەر خاتری خوای دەکەین لە بە خودی نفسی خۆت دەکەی ئینسان هەوڵ بدە حەز و نفسی خۆی لە کاری خێرخوازی تێکەڵ نەکە شەرع و کوخوا و پێغەمبەری خوا دەیان ئاوا یارمەتی خەڵکی بدا ئەوە پاشانیش قەت ساود لەوەی نەبی کە سوپاس بکرێ و بە سوپاسی و مەسەڵەن تەشجیعی خەڵکی گەرم و گڕبی بەزەمکردنی خەڵکی بێتاقەت بی ئەوە ئینسان مادام هەدەفی دیارێکە کە ڕەزامەندی خوا ئیشەکەش بە پاشی بە دڵسۆزی بە ئەمانەتەوە بکە ئەو شتان هیچ تەئسیری لێ ناکە ئەو شتی سانەوین ئەوانە ئەتوشتی سانەوی چکە تو ئەوەی کە لە بۆ دانرا زۆر لەوەی گەورەترە کە لە دنیا دەدرێتێ هیچ نییە شتانە پاشانیش لە ئەساسی مستحقی یارمەتی خەڵکی بدەیت نەک مەسەڵەن هیچ پێوەرەکت نەبی مەسەڵەن ئەتو وەڵا ئەو خزممە برادەرمە فلان کەس تەلەفۆنی کرد ئەخ لە بە خاتری فلانی دەی ئەو دری نابی کەس ڕابژیرێ نابی یعنی هیچ کەسێک مەسەڵەن لە بە ئەو شتانە یارمەتی بدەیت دەبی لەسەر ئەساسی مستحقی بی کە خوا پێی خۆشە پێغەمبەر پێ سەڵام ئەوە یارمەتی خەڵکی بدەیت پاشیان جینێش ئینسان قەت کەیفی بەخۆی نییە یعنی وە نەزانی ئەتو زۆر مهم و گەورە بوو چکە حد لە تو گەورەتر و باشتر هەیە ئیش بە گەورە و گچکەی نییە ئەوە نییە ئێستامە باشە ئیشانە دەکەین ئەگە خوای گەورە لێمانی قبول نەکرد هەر هیلاکوماندی بوونمان لۆمایتەوە چمان لۆمایتەوە لەبە هەندێ خێر بە قبولە یعنی کە خوا قبولی بکات زاروی ئینسان شتێکی کەم گچکۆکە دەکاتن قبولە بەڵام ئیش زۆر گەورەش دەکات لە بۆی قبول نییە لەبە هەندێکە ئەو پێوەرە و ئەو شتانە ئینسان ئەوە کرد بەڕاستی ئەو کاتی دەتانیتن مەسەڵەن هەدەف بگەینی بڕوا بکەش ئینسان لەسەر خودی خۆی ڕاوەستە هەر موسسەک ئەخرێ خراوە هەرچی حیزب بە هەرچی شتا بەخۆی لەسەر خۆیان ڕاوەستایە ئەگە کەم و کوڕی هاتەوە نەقستانی کرد و کشاوە پاش ڕۆژ بڕی بەرەو خراپی چوو ئەوە خودی خۆیان خراپن باش نینە ئەگەنا قەناعەتم نی هیچ ڕێکخراوە خێرخوازی ئەگەر لە بەخاتری خوای قەت لە بۆ پارەی مەعتەلبی قەت بری وەڵا ئەم ناتانم ئیش بکەم وەڵا ئیفلاسم کرد ئەو شتە نییە مستحیلە نییە لۆ چونکە ئەتوو خوا پشتیوانتە ئەتوو ئەمری پێغەمبەری خوا جێبەجێ دەکەی یارمەتی خەڵکی دەدەی چۆن دەبێت لە بۆ پارەی مەعتەلبی لە بۆ شتی مەعتەلبی بەڕاستی ئەمە ئەو کێشان هەمان هەیە دوای پاشان ئەگەر ئینسان نەشتوان یارمەتی خەڵکی بدا خۆ دەکرێت قسەی خۆشبی لەگە خەڵکی منەت لەسەر خەڵکی نەکەین ئەمە یارمەتی خەڵکەشی بدەین قسەی پێ برێن یاخود منەتی لەسەر بکەین یان زاروی مەمەستا خەڵک دێتە ئافرەتەکە دێتی ئەکوانە ئەم سەد دەزانم ئەوە درۆم لەگە دەکا بەس ئەوە دەزانی ئەگە ئەو درۆی بکە ئەم یارمەتی دەم بەس ئەم یارمەتەکەی هەر دەدەم بەس ئامۆژگاریشی دەکەم درێن با بە ئەوەی بەڕاستی بەدەست دەکەوی بە ناڕاستی بەدەست ناکەوی لە بەندێ ئەمە دەبی ئەو کەسانە ئیشان دەکەن مامۆستا بەڕاستی دەبی خەلوق بن بەڕاستی دەبی ئەمین بن بەڕاستی دەبی هەر معائلەکە دەسن سەردانی دەکەن یارمەتی هەریەکەش ددن ئەوان یعنی خۆی بیتە زێوی وە بزانی ئەوە یارمەتی خۆی دەداتن چونکە ئەتوو کە چاکەی لەگە خەڵکی دەکەی یەکەم جار لەگە خۆت دەکەی لەگە خودی خۆت دەکەی چونکە ئەوەی ئەتوو وەری دەگری لە ڕێ ئەو چاکەی لە ڕێ ئینسانەی لە جێت کە بەدەست ناکەویتن ئەوە ئیشاڵە ئەمە خزمەتکاری هەموو کەسەشین هەریەکە خزمەت بکە یارمەتی عالەمیدا یارمەتی مرۆڤاتی بکە ئەمە دەستباری لەگە دەگرین ئەمە خزمەتی دەکەین بەوەی کە بتوانین چاویشتان ماز دەکەن ڕێی بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم بله تماشاوانên hêja em li Kurdistana Başûr yanî ya Iraqê paytextê wê li Erbîl li binavê xwe di Hewlêr em li merkeza wê rêxirawî li vir dibêjin cema li Kurdistana Bakur em dibêjin saziyeke civakî ya alîkariyê mirov dostan di Kurdistanê de
سازیە هەما دوویەمینە یا ئالیکاریە ژار و فەقیر و یەتیماتکە ئەم لە مەرکەزە لێ سازیەنە مامۆستا بڕاستیژی ئەس باوەرم وەژی فێم کرد حەجی ئازاد عەبدولوەهاب عەبدوڵڵا سەرۆکێ گشتی یێ سازیە شاغێوی لە باژارەوەی جودا هەنە li merkeza wê di derheqê xebatê saziyawan de me pêre rûbirû hevpeyvîn kir bi rastî jî gelek alîkariyek xweşik dikin û di vê alîkariya xwe de jî gelek bûyerê balkêş dîtine hartiya raserî wan çend mînak ji wê dan bi rastî hesûramanê me tevra kirin ew mînak ez bawerim yewe jî tevra kirine bes dema ji bo bername me hatibû veqetandin sedem got dawî bû em ê jî bernama xwe li vêrê biqedînin heta hevgîştina bernamakî dê bimînin bi xêr û xweşiyê de her şad û bextewar bin. Esselamu aleykum ve rahmetullahi ve berekatuhu.